لەبارەی ئاڕۆشۆنەکانی هەڵبژاردن و هەروەها تاقیکاری بۆ ئەنجامدانی هەڵبژاردن گفتوگۆکەی لەگەڵ بەڕێز سەربەست مۆستەفا ئامێدی بەرپرسی پێشووی کۆمسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق کە لە دۆکۆ لەگەڵماندا. بەڕێز سەربەست دەم کاتتان باش. بەڕێز سەربەست شەو باش و بخێراتی بۆ کوردستان 24 ئەف ئامادەکاریە نەفساڵە هاتینەکردن ژاڵی کۆمسیۆنێ چاوانە هەموو تشتێک مەزبوطە. بله سپاس بۆیەوە ئەف تێستا ئەبرو هاتیەکردن ئەوە تێستا دویەیە بۆ وان ئامیرایە کۆ سێ ئامیرێت سەرەکینەت هێنە بکارێنان ئامیرێ تاقیکردنە دەنگای یانژیە بیتاقەیە و پاشی یا هەژمات ئامیری هەژماتنە دەنگایە و ئەو ئامیرێت بنێ ئارتێس کو پشتی هەلبژاتن خلاص بیتن و واوارتنا دەنگات هێتەکردن ئەنجامە ڕەوانەی بەغداد کەتن. بدیتنا من چ کێشە 2021 ژی دیار نەبووم کێشێت مەزنت بۆن ئامیرێدا بوون و حتان و کەژی ڕاستی کۆمسیۆنێ راپۆرتێت خۆ نە دیارکردینەکە ئەگەر هەندێک کێشە هەبن یان نەبن لێ دیارە گشتی چ کێشە نەبووینە و ئەvە بیتە ئەگەر هەندێک و هەلبژاتن شێوەیەکی باش و وەکوت بژن شەفاف و بێگەرد بە ڕێبەچیتن چونکو واوارتنا بدەنگا گەلک دەستی گەلک ڕێکارێ دیهەنە و دیرنینە ئەو فەرمانبەرێت ڕۆژە دەنگدانێ گەلک پێشێلکاریە بکەن خاصەتەن وان جهێت کە چاودێ لێ نەبن یان جی هەمیش ئێکلایە سیاسی بن. بەڵێ کاتت دەتوانین بڵێن ئەو ئامێرانی بەکاردێنەوە ئەو ڕێوشوێنەی بۆ ئەنجامدانی هەڵبژاردن هەیە ڕێگریە کات لە ئەنجامدانی ساختەکاری؟ سەختەکاری گەلک شێوانە نسبەت وان ئامیر دیتنا من ئەو ڕێگرن بۆ وێ سەختەکاریە لێ هەندێک ڕێکێت ناف یاسایە خۆدا هەین خاصەتەن بەرگێ دەه لە یاسایانی کو سێزدە بەرگا خۆڤەتگریتن ئەو مادەیە مادێ ئەکوت بژن بەرگا دویە ئەنژی بێت بێژیت ئەگەر هات و فەرقا هەژماتنە دەنگا دەستی وەب ئامێریا کمتر 105 بوو چونکو یاخویای ئەفساڵە دێ هەردوو ڕێکا هێتە هەژماتن دەنگ یعنی دەستیجی وەب ئامێراژی ئەگەر 105 کمتر بوو دێ ئەنجامێت دەستی هێنە احتیماتگرن لێرەژی فەرمانبەرێ ڕۆژە دەنگدانێت شێتن وەرەقەکێژی خەلەتیەکە تێدا بێخیتن وەختێ دەستی هژمێریتن ڕێژە طبعاً ویکو وەختی نابیتە 500 دەیا دەستی هێتە هەژماتن وای یا دەستیژی هەمی ئەم زانین بەری نوکەژیل ساڵانێت بووری چەندین جارە دەیان و سەدان ویزگەت هاتنە پوچەلکردن ئەنجامێتوە چونکو دەستی بوو خەلەل تێدا بوون لەوەژی ئەف مادەیە کو گەلک حالەتێ دژێتین هەر پارێزگەهەکێ بنگەهەکی vekend بنێ بنگەهێ تدقیقێ یا هورنێرینێ ئەواژی سێ حالەتێ دیەتین دێڕەوانەی وێرێکەن یعنی ئەگەر هات و خلال 6 ساعة ئەو ئەنجام ئەوێدیە نەگەهشتن ئارتیسی نەگەهشتن یانجی جیاوازیە بەینە هەژماتنە دەنگا دەستی و ئامیرا 500 پێتر بوو یانجی جیاوازیە دەنگێت پوچال و جیهازی پوچالکردین وایە دەستی هێنە هەژماتن دانانێن پوچال 300 کمتر بوو ئەو هەمی ئەف محەتا دەچنەوەی بنگەهی وە دیسا دەستی هێنە هەژماتن لەوە ئەس بینم ساڵە 2021 مادێ 38 لوێ یاسایە بۆ ئەگەرە ئەو کێشێن هەمی چێبوون پشتی ئەنجامدانە هەلبژاتنە و ڕاگەهاندنە ئەنجامە vê carê jî dê ew kêşa çêbin û dê mastir jî çêbin dîtina min sebeb ev madde ye û ev maddeyê hatiye danan aslan da kar bi va cîhaza nehête kirin bes bi şêweyekê wasa ku nebêjin em karî pê nakin emma nahî emelî di encamê destî ehtimat pê te ser û hête kirin. Başa kak serbest yani hemişe Iraq Herêma Kurdistanê
لانین سیاسی گومان لەسەر دەرئەنجامان هەنە پشتی ڕاگەاندنا ئەنجامان شێوەیەک شێوەیان بەحسا تەزویرێتکەن بەحسا خوڕقاتاتکەن ێت هەلبژاتنان ئەنی ئەف سیستەمی نەهاڵ عێراق هەرێما کوردستانی تێبکارانین چ جیاوازیەک دەگەل سیستەمین وڵاتێن پێشکەفتی هەیە وڵاتن پێشکەفتی گەلک سیستەمێتوە گەلک سەناهیترن ژێ ئاسانترن یعنی یان بدەستیە یان ژێ جیهازیە چه وڵاتە رووسیا تێنابیت کو 500 ویزگەها تێنە هژماتن بدەستی و ئەنجامێت دەستی تێنە ڕۆگاندن نینە ئەگەر 500 کێمتر بوو 500 زێدەتر بوو ئەگەر باڵی لە هەندە بوون ئەگەر هەندە بوون ئەف تحقیقات وی مادەی داهای نینە سیاسی هەمیش گاڤە ڕاستیە لەگەڵ خەڵکی خۆ نابێژن و هەمی دەنگێ وان خەڵکە وان حزبایە کێم بووی ئەگەر شقاستە ئینتیفازا تشرینە 2019 نەدبوو بس وێتن ڕێکە یاسایە هەمی جارە یاسایە بگۆڕن تا بێژن بەلێ دەنگێتما وەکی خۆنە لێ کێشەیەت سیستەمی داهای لێ کێشەیەت کۆمسیونێ داهای لێ کێشەیەت هەژماتنە دەنگا داهای و بخۆ ئەف یاسایە دانە یاسایەژی بشێوەیەکی وەسەڵ دانن دا دیمەیەکێ دیف کوت بێژن مەسلحەتەوە دەبیتوە چاوە بێتن هەر ئەو وەسەڵ بینیدن ئەگەر چه وڵاتانینە ئەف سیستەمێت العراقی هەی گەلێکی باشە و ڕێکوپێکە لێ لڤێ جارێک و هژماتنە دەستی گەلیا دیب دیتنا من دەبیتە ئەگەر هێندە باشێکدی بەڵێ بەڕێز سەربەست لە بارەی ئەنجامدانی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان باس لە دانانی کامێرەی چاودێری کرا ئامانج لەمە چییە بۆ تونند و تۆڵکردنی پرۆسەکە و ڕێگریکردنەی تەواوەتی بڵین لە ساختەکاری بەڵێ ئەم کامێرایان لە هەنێک وڵاتی دیکەش هەن و دوو کامێرە دادەنێت لە هەر ویزگەیەک یەکێک لە سەر چاودێران و ئەوە نەبیتن یەکێکیش لە سەر ئەجیزەکان ئامێرەکان بن و یەکێکیش لە کامێرەیەکیش لە دەرەوە لە بنکەکە خۆی دەبیت تا بزانن ڕاست کێشە لەو ویزگەیە نییە کارەکە چۆن بەڕێوە دەبا بەڵام پرسیارەکە لێرەیە کۆنتڕۆلی ئەو کامێرایە لای چێیە خەڵکێک چاودێرەکان ئەتوانن بیبینن ئەوەی هەیە لە رووسیا هەیە ئەتوانی هەر کەسێک داخلی مووقعی کۆمسیونی یان لەوێ پێی دەڵێن لجنەی باڵای هەلبژاتنەکان داخلی مووقعەکەیان سایتەکەیان ببێ بە دوای ئەوە ئەتوانیت بە ژمارەی مەحەڵتەوە کاتەکەی دەستنیشان بکات بزانین لە هەر ویزگەیەک چی ڕوویدایە ئەمە لێرە ئەوە تا ئێستا دیار نییە ئەوەی دیارەوە ئەمە خاڵێکی باشیشە بەڕاستی کە کامێرە دابنێت بەڵام ترس لەوەیە دوور نییە لە هەنێک شوێن هەنێک حزب بڵێن ئێمە دەزانین بەو کامێرانە خەڵکەکە دەنگ بەچێ دەداواتە زەختیان لێ بکرێت تا دەنگەکە بە شێوەیەک بدەن کە خۆیان لێ ڕازی بن بەڕاستی ئەمە ئیشێکی باشە و سیقەیەکیش بە هەلبژاتن دەدات لە لای دەنگدەر و لە لای هەمووی خەڵکانێک کە چاودێری ئەو پرۆسەیە دەکەن باشە کاک سەربەست دوهی دادگەها فیدرالیە عێراقێ یاسایە درێژکردنا ئەنجومەنên پارێزگایان هەرێما کوردستانی بنە دەستوری لە قەلەمدا ئەگەر حکوومەت هەرێما کوردستانی داخوازێ کۆمسیۆنە هەلبژاتنên عێراقێ بکەتن لە گۆڕی تێڕوانی ناتە ینی دشیاندا هەنێک و هەلبژاتنên ئەنجومەنên پارێزگا هەرێما کوردستانیشی دیگەل ئەنجومەنên عێراقێ بکەتن لە یەکدەمدا دیتنا من چیان هەلبژاتنێت پەرلەمانێ هەرێمێ گەل یەت پارێزگەهەیە دەربەی هەرێمێژی بکەن لێ ئەو کەوتینە بن فشارەکە سیاسی و ئەف هەلبژاتنە نەکەن ئەمان نوکەل کەل 25 چار دانەیە ڕاستی من گومانە هەندێک هەی کوبشێن وی وەختیژی بکەن چونکو وەختێک کۆمسیۆنێ ئەنجومەنە کۆمسیۆنان هەفتی مەها ئێک ساڵە 2024 دەخلاص بیتن ئەگەر ببێتن کو ئەف هەلبژاتنە پڕێڤە بچیتن دەبێت یاسا بهێتە گۆڕین و ماوێوە بهێتە درێژکردن یان بۆ 6 مەها یانژی تا ئەنجامێت هەلبژاتنێت پەرلەمانی هەرێمێت هێنە پەسەندکردن بنسبەت یا پارێزگەها
اره دشین وی وقتی کن آن نه کمیسیون بریون که گوتی هم نشین دویا پیک وکین اره دلویره دیار بیتن که راست وقت ویا تن او هل بجاتن نه نکرن یان دشین نه نکرن دیت نامن هر دو که هل نشین وی وقتی به نکرن اگر پیک و به نکرن ممکنه وقتا که دی ببیت اما ها 5 و 6 هر دو که بشین پیک و بکن اگر وی وقتی دیت نامن شخصی کمیسیون هر دبیجیت هم نشین هر دو که کنگی دم کمیسیون دب دو مایکیتن کاک سربست اوه انجمن کمیسیونان هفته ماه ایک سال 2024 ده تمام بیتن و یاسای کمیسیون ده یا جمعه سو ایک سال 2019 هاتیه که ماوه انجمن وان 4 ساله نابید در بیت درش کرن لی اگر بیت درش کرن معنویه بیت اف یاسای بیت همار کرن داف ماوه بو بیت درش کرن تو نابینی اگر بیت درش کرن پشت دادگاه فدرالی به نادستوری لقلم بدتن دمکی دا کو 25/2 البشارتنین هرما کردستان دیاری کرینه نخیر درش کردن موضوع یاسایه یعنی یاسایه دانه 4 سال یاسات شتم کتا 5 سال و اصلا یا خلط اجی 4 سال مفروضه موضوع کمیسیون 5 سال بندان نکویت سر وقتی هر انجام دانه هل بجاتنا و حیات سیاسی الهمی ولاتی راستی تنکاد حکمت پیکینن بیان پیکنینن حتی همی رازید بن مفروض الگلک ولاتا 5 ساله یا 6 ساله الفيلاج خلتك بيا من 4 سال و افدرش کنه ما في ویلان یکو یاسادانه اوجی انجمنه نوینرانه دیتنا من اف خلاکو دادگاه فدرالی ممكن طانه لیداد بس دیتنا من انجامه دی اشخاص ثابتن و نشن چبریاری بدن کو درش کنه و یا درستنینه باش برس سربست مصطفى آمدی برفست برای کمیسیون البشارتن العراق الاستودیو مال دو که دیگر مداوی گلک سپاس سپاس و تبلیغ بوناته